بەڵە دوێنێ یەکشەممە دوایین کاروانی حاجیانی هەرێمی کوردستان گەیشتە مەکە بۆ بەجێهێنانی فەریزەی حەج کە لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژی داهاتوودا دەست پێ دەکات. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە بارودۆخی کاروانی حاجیانی کورد و هەرێمی کوردستان لەوێ ڕێوشێنەکان چۆنن. بەڕێز شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە مەکەی پیرۆزەوە لەگەڵم دەبێت. ئەم کاتت باش بەڕێز شێخ نیاز. ئەمەوێ لە بەڕێستان بپرسم کە بارودۆخی حاجیانی هەرێمی کوردستان ئێستا چۆنە، ژمارەیان چەندە ئەو حاجیانەی کە لە هەرێمی کوردستان لەوێن بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج؟ زۆر سپاس لە شاری مەکەی پیرۆزەوە سڵاو و ڕێز و پێزانینمان لە بۆ جەنابتانەوە لە بۆ سەرجەم بنەرانی سپاسی ئەو دەرفەتە دەکەین لە پاش هەوڵماندووبوونی بێوچانی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان و وەزارەتی ئەوقاف کاروباری توانیمان بە سەلامەتی سەرجەم حاجیانی هەرێمی کوردستان لە چەند کاروانێکی چەند ڕۆژە لە فڕۆکەخانە لە شاری مەدینەی منەوەڕە و لە شاری مەدینەی منەوەڕەش بیانگەین بە شاری مەکەی پیرۆز وەکو ئاماژەتان پێدا دوێنێ کاروانی حاجیانی هەرێمی کوردستان لە شاری مەدینەی منەوەڕە بەڕێکەوتن گەیشتن بە شاری مەکەی ژمارەیان 2120 حاجیە لە شاری مەکەی پیرۆزن لە ساڕوانیدان بۆ بەجێگەیاندنی ئەرکەکان و ئەسباتەکانی فەریزەی حەج. سپاس لە خوای گەورە لە کاتێکی دیاریکراوە قیاسی و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بە ئاسانی توانرا حاجیان بگوازرێنەوە هەم لە بۆ مەدینە هەمیش لە بۆ شاری مەکە. سپاسی ئەو پشتیوانیە گەورەیە دەکەین کە هەم لەلایەن جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش وەزارەتی ئەوقاف کاروباری خودی جنابی وەزیر کە بەردەوام لەسەر هێڵ بوون بۆ پشتیوانیکردن لە خزمەت وزاریەکان و بۆ گەیاندنی حاجیان بە سەلامەتی بۆ شاری مەکەی پیرۆز. الحەمدوللا ئێستا حاجیانمان لە شاری مەکەن لە شوێنی خوان لە شوێنی حوانەی خوانن ڕۆژانە دەچن بۆ بەیتی شەریف لەوێ وازگات و نوێژەکانی خوان جێبەجێ دەکەن و هەروەها هەموو حاجیان کە داخلی شاری مەکە بن عومرەیان جێبەجێ کردووە. ئێستا چاوەڕوانی ڕۆژانی داهاتوو دەکەن لە مانگی دولحجە کە دوای چەند ڕۆژێکی تر ئینشاءالله ڕۆژی عەرەفە دێت. حاجیان بەرەوچەوی عەرەفە دەڕۆن لەوێش دەست دەکرێت بە جێبەجێکردنی سەرجەم ئەرکان و واجبەکان حەج. باڵە بە پێ و ژمارەی کە بڵاو کراوەتەوە 478 حاجی لە دوایین کاروانی حاجیانی هەرێمی کوردستان بوونە کە گەیشتنەتە مەکەی پیرۆز. کۆی گشتی حاجیانی هەرێمی کوردستان چەندە کە ئێستا لە مەکەن بە پێ و پشکەیەک بۆ پارێزگاکانی هەرێم پێشووتر دیاری کراوە پێ و ڕێککەوتنەی کە هەبووە؟ بەڵێ وەکو پێش ئاماژەم پێیدا دوێنێ 478 حاجی کۆتا کاروانی حاجیان هەرێمی کوردستان بە شاری مەدینە هاتن بۆ شاری مەکە و ئەو ژمارەکە پێش لە دەستگاکان ڕاگەاندن ڕامانگەیاند کە حسە و پشتی هەرێمی کوردستان لە هەندێک باڵای حەج و عومرەی عێراقی دیاری کراوە بە 2120 حاجی. ئەو ژمارەیە لە شوێن خۆیەتی و حاجەکان عەدەدەکە و مەقعدەکان خۆیەتی ئێمە بە شێوەیەکی پەروەرانە تەوزیعمان کرد بەسەر پارێزگا و قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان. بەڵێ حاجی سەرجەم پارێزگا و قەزا و ناحیە و گوند و دێهاتەکانی هەرێمی کوردستان ئێستا وجودیان هەیە لە شاری مەکەی پیرۆز. بەڵێ هەماهەنگیدان لەگەڵ دەستەی حەج و عومرەی عێراقی چۆنە بۆی کە بە شێوازێکی هەماهەنگ لەوێ لەگەڵ حاجیانی هەرێمی کوردستان بتوانن پرۆسەیە بەڕێوە ببەن؟ الحەمدوللا خۆشبەختانە هەماهەنگیەشی باش لەسەر ئاستی باڵا لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرەی عێراق لەگەڵ خودی سەرۆکی دەستە لەگەڵ جێگەیانی سەرۆکی دەستە لەگەڵ بەڕێبەرە گەشتەکان بەڕاستی ئەو ڕۆژانەی کە لە مەدینە بووین و ئێستا کە لە شاری مەکەین هەموو هاوکاری و تەعاونێک و دەستگیریەکیان لە بۆ هەرێمی کوردستان هەبوو و لە بۆ حاجیانی ئێمە هەبوو. یعنی ئەوەی ئێمە دەمانویست ئەویان دەکرد زۆر هەماهەنگیەشی باشمان هەیە لەگەڵیان و تعاملێکی جوان و هەڵسوکەوتێکی جوانیان لەگەڵ ئێمە وەکو هەرێمی کوردستان هەیە و لە شاری مەکەش بە هەمان شێوە هەماهەنگیەشی باش و تەبایەکی باش لە باینمان هەیە بە ئامانجی گەیاندنی خزمەتێکی باش و جوان لە بۆ حاجیانی هەرێمی کوردستان.
بەڵێ بەڕێز شێخ نیاز لە ڕۆژانی یەکەمی گەیشتنی حاجیانی هەرێمی کوردستان هەندێک وێنە بڵاو کرابوونەوە کە گوایە دۆخی حاجیانی هەرێمی کوردستان باش نییە لە بارودۆخێکی باشتانین ئێوە لەم بارەوە چی دەڵێن بۆ دڵنیایبوونی زیاتری هاوڵاتیان و بنەماڵەکانیشیان لەم بابەتە؟ نازانم من وێنەکەم نەبینە کە بڵاوکرابێتەوە بەڵام لە ڕاستیدا ئەو هەر وێنەیە کە بڵاوکرابێتەوە ممکنە بەس وەکو ساڵێکی تر ئەم ساڵ الحەمدوللا دۆخەشی زۆر باشدان لە هەموو وارەکان لە بواری تەندروستی دۆخیان زۆر باش الحەمدوللا خۆشبەختانە تا ئێستا هیچ حاجێکمان لە حاڵەتێکی وانێ خوا نەخواتە گیان لەدەستدابێت حاجێک نەخۆش دەکەوێت بەڵام پزیشکیمان لەگەڵ سەریان دەکەن یەک حاجیمان تووشی جەڵتەیەکی خەفیف و داخلی نەخۆشخانەمان کرد لە شاری مەککە الحەمدوللا ئێستا تەندروستی باشە شارێکی باشە بەڵام تا فندق تصور دەکەین دوای چەند ڕۆژێک تر ئینشاڵڵا بێتەوە فندق سەدەم حاجیانی هەرێمی کوردستان سەلامەتن و شوێنیمانەوە شاری مەککە و شاری مەدینەش شوێنەکانیان لێ ڕازی بوونە و ئەو خواردنانێکە پێشکەشیان دەکرێت خواردنی بەیانی و نیوەڕۆ ئێوارە تا ئێستا الحەمدوللا بە شێژدا پەروانە بەسەریاندا تەوزیع دەکرێت جێگا ڕەزامەندیانە و گواستنەوەیان لە بۆ بەیەکی شەریف لە بۆ ئەنجام گەیاندنی نوێژ و ئەوانە هیچ گرفتێک هاتووە پشتگیری تاوای بەڕێز وەقافکار بەلایەن کاکتۆر سادق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ساڵ شتێکی جیاوازمان پێشکەش بە حاجیانی هەرێمی کوردستان کردووە. بەڵێ با هیوای قبولبوونی تاعات و عیباداتی و حاجیانە و بەڕێزیشتان کە ئێستا لە مەکەی پیرۆزەوە لەگەڵمان بوون زۆر سپاس بەڕێز شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە مەکەوە.